بەناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی ئازوو خۆشەویست بەیانیەکی بەفراییتان باش سوپاس و ستایش بۆ خوای گەورەجارێکی دیکە زۆرێک لە شارەکان هەرێمی کوردستان سپی پۆشبوون بە بارینی بەفرێکی زۆر بەفرەکەی ئەمڕۆ جیاوازیەکی زۆری هەیە لەوەی کە بەشێکی زۆر لە سەرجەم شار و شارەشەکانی گرتوۆتەوە لە هەرێمی کوردستان بۆ هیوایەکە هەموو لایەکتان تەندروست باش بن و دوور بن لە هەموو دەرد و بەڵاو موسیبەتێک. ئازان و خۆشەویستان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو تەوەرانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەریەکەین بەرنامەکەماندا باز لە گۆڕانکاریەکانی کەشوهەوا دەکەین بە تایبەتی تر کە ئەم ساڵ سپاس بۆخوا بە ڕێژەیەکی زۆر بەفرباری و بزانین ئەم بەفرە زۆرەی کە باریۆ تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەشوهەوا و تایبەتی تر تا چەند کاریگەری دەبێت لەسەر ئاوی ژێرزەی و تەقینی کانیاوەکان و زۆربوونی کانیاوەکان بەبێ چاوانەی زۆرێک لە پێشبینیەکان بە تایبەتی تر کە ساڵی ڕابردوو حکوومەتی عێراق ڕایگەیان پێ دەچێت ساڵی 2022 بەفربارین وشکە ساڵێکی زۆر لە عێراق ڕوو بدات بەڵام پێچوانەوە کە خوای گەورە و خوای باڵادەست توانی کە بەفرێکی زۆر و بارانێکی زۆر لەم ساڵدا ببارێنێت کە باز لەوە دەکەین کە بۆچی زۆربەی کات پێشبینیەکان وەکو خۆی دەرناچێت ئایا ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە ئایا گۆڕانکاریەکانی کەشوهەوا تا چەند لەگەڵ ئەو پێشبینانەی کە شارەزانی کەشناسی دەیکەن یەک دەگرێتەوە لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە چاکەکردن دەکەین لە کاتی تنگانەدا بە تایبەتی تر لە ئێستادا کە قەیرانی دارای هەیە و هەروەها لە ئێستادا کە هاوڵاتیانێکی زۆر پێویستیان بە هاوکاریکردن هەیە زۆر جار هاوکاریکردن و چاکەکردن تەنها لە بەخشینێک لە ماڵێک سامانێ دەست پێ ناکە بگرا لە وتەیەک زۆر جار بەخشین و چاکەکردن دەست پێ دەکات بزانین ئادابەکانی چاکەکردن و بەخشین و کاری چاکە چین و چۆن دەبێت هاوکاری برادەران هاوکارای براکانمان بکەین لە هەرجەیەک بن. ئازان خۆشەویستان دەستپێک دەچین لای کەشوهەوا بزانین گۆڕانکاریە کەشوهەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. لازان و خۆشەویستان لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە و گۆڕانکاریانە دەکەین کە لە کەشوهەوای ئەم ساڵدا هاتوونەتە ئاراوە بە تایبەتی تر بارینی بەفرێکی زۆر لە بەشێکی زۆر لە شار و چارەشەکان لە هەرێمی کوردستاندا بزانین ئەمە بۆچی دەگەڕێتەوە و ئەم گۆڕانکاریە کەشوهەوایە تا چەند سوودی دەبێت بۆ کانیا و بۆ زیادبوونی ئاو لە هەرێمی کوردستاندا گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز کاک سیروان حەسەن شارەزای کەشناسی کە بە شێوازی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمانە. کاک سیروان سڵای خوا لەبێت و سپاس بۆم دەرفەتە. کاک سیروان ئەگەر گوێبیستی ئێمە بیت سڵای خوا هەموو بینەرانی بەڕێزی و خۆشەویستی کەناڵی پەیام. زۆر سپاس کاک سیروان ئەگەر لەوە دەست پێ بکەین دەزانین کە ئەم ساڵ بە جیاواز لە ساڵانی ڕابردوو و زۆرێک لە شارەزایانی کەشناسی باش لەوە دەکەن کە زیاتر لە نزیکەی 20 ساڵ دەبێت بەم شێوازە بەفرێکی زۆر نەباری لە هەموو لایەک بەڵێ من گوێبیستی دەمتم. زۆر باشە.
دەمەوێت سەرەتا لەو دەست پێ بکەین ئەم ساڵ ئەم بەفرە زۆرە بۆچی دەگەڕێتەوە چی وای کردووە ئەم گۆڕانکاریە لە کەشوهەوادا ڕوودات. بەڵێ بەناوی خی گەورە وەکو دەزانین کە ماوەی چەند ڕۆژێکە ناوچەکانی هەرێمی کوردستان و وڵاتانی دەوروبەر کەوتۆتە ژێر کاریگەری تۆپەڵ هەوایەکی ساردی سیبری کە لە جەمسەری باکوورەوە هاتۆتە ناوچەکانمان و لەگەڵیشتدا ناوچەیەکی پەرسانزمی دەریای ناوەڕاست و دەریای ڕەش لە هەردوو دەریاکەەوە هاتۆتە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و دەوروبەری وای کردووە کە پلەکانی گەرما دابەزێت و بەفر بە ڕێژەی جیاواز لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان بە بەشێک گەرمیانی شەوە ببارێت. ئێستا حاڵی حاضر لە هەولێر و بەشێک لە گەرمیان زۆر باشە کاک سیروان ئەم گۆڕانکاریانە بۆچی دەگەڕێتەوە واتە ئایا بۆچی هەمیشە پێشبینیەکان بە جیاواز دەبێت واتە زۆر جار پێشبینی دەکرێت کە باران نابارێت بەڵام دەبینی دەبارێت یاخود بە هەماشێ بۆ بەفر یان ئەوەی کە حکوومەت عێراقی ساڵی ڕابردوو گەیاند بوو کە ساڵی 2022 کە ساڵی دەبێت بەڵام پێچەوانەکەی ڕوویدا. ئەمە بۆچی دەگەڕێتەوە ئەم پێشنیانە بۆچی زۆربەی کات ڕاست دەرناچن؟ بەڵێ گۆڕانکارەکانی کەشوهەوا هۆکاری یەکەمە ئەوش بەهۆی فیزبوونی ژینگە و هەروەها بەردەوامی دیادی قەتیزبوونی گەرمی کە وڵاتە زلهێزەکان کە گازێکی زۆری دوانۆکسیدی کاربۆن کەنە بەرگە گازەکە چینی ئۆزۆن لاواز بۆ لە هەندێک شوێن ئەمەوای کردووە قەتیزبوونی گەرمی لە زەوی ڕووبدات و گۆڕانکارەکانی کەشوهەوا دروست کات بەم شێوەیە لەی گەرمی یاخود لە ڕێژەی دابارین کە ئەمە بەرازان دیارە دەنگی کاکسیرۆن بەباشی ناگاتە لای ئێمە لە کاتی بوونی بەفربارینێکی زۆر یاخود بارانێکی زۆر ئەم کێشانە ڕوودەدەن کە بە تایبەتی تر لە گواستنەوەی ڕاستەوخۆ و بابەتی ئەتەرنێتدا کە لە ئێستاشدا ئەو پێداویستیانی کە هەن کەمێک ڕاگیراون هەر لە شەقامەوە ئەم بەیانێ خۆم مەسافەیەکی زۆر بە پێ هاتم لەبەرەوەی کە شەقامەکان ئێجگار بەفرێکی زۆری لێباری بوو و ئۆتۆمبیل نەی دەتوانی بە ئاسانی بێت تاوەکو شۆفێرەکەمان هاتە لای منیژەر بە پێ ڕێم کرد و هاتمە کەناڵەکەومە بەستنەوەیەکە لە کاتی بەفرباری ناتەواوی سێکتەرەکانی ژیان کێشەی تێدەکەوێت بۆیە داوای لێبوردنەکەی نەگەر ئەمڕۆژ بەرنامەکانمان یاخود کەناڵەکەمان وەکو پێویست لە خزمەت ئەوەی ئازیزدا نەبێت بۆی کە زۆرێک لە کێشەی ئەتەرنێت و بابەتەکانمان دەبێت. کاک سیروان دەگەڕێمەوە لای بەڕێزت باست لەوە کرد کە گۆڕانکاریەکان تا چەند کاریگەری دەبێت لەسەر کەشوهەوای هەرێمی کوردستان و ئەمە بۆچی دەگەڕێتەوە کە ئەمساڵ بەفرێکی زۆر باریوە. بەڵێ وتمان گۆڕانکاری بەردەوام لە کەشوهەوادا هەیە. ئەم گۆڕانکاریانەوەتە دیاردەی قەتیزبوونی گەرمی کە وڵاتە زلهێزەکان بە پلەی یەکەم هۆکارن بۆ دروستبوونی دیاردەکە کە گازی دوانۆکسیدی کاربۆن و چالاکیە ئابوووریەکان و چالاکە مرۆیەکان زیادی کردووە ئەمەوای کردووە کە کەشوهەوا لە جیهاندا تێک بچێت و ئێمە دەبینین کە لە شوێنێک بەفر پێشتر نەباریوە وەکو بیابانەکانی سعودیە و بیابانەکانی باشووری ئوردن و خۆرئاوای عێراق ئێستا ئەبارێ ئەمە نیشانەیەکە بۆ گۆڕانکاریانە و ئەوەی کە ئێستا هەیە تۆپەڵەهەوایەکی ساردی سیبری هەر پێشتریش لە ساڵانی ڕابردوو هەبوون بەڵام ئێستا بە شێوەیەکی کاریگەرتر و بەهێزتر لە هەندێک ناوچەی تر وەکو ناوچەی گەرمیان ئێستاکە لە بەشێک لە ناوچەکانی ناوەڕاستی گەرمیان سپیپۆش بووە وەکو بەرزایەکانی باکووری ناحەی ڕزگاری کە ساڵانێکی زۆرە سپی پۆش نەبووە ئەمە نیشانەیەکە بۆ گۆڕانکاریانی کە وتمان لە ناکاو لە کەشوهەوادا ڕوو دەدەن. کاک سیروان وەڵامی و پرسیارەمە وەرنەگرت و دەنگت بەباشی نەئەگەشتە لای ئێمە بۆچی هەمیشە
پێشبینیەکان وەکو خۆی دەرناچێت بە تایبەتی لەم ساڵ و ساڵی ڕابردوودا زۆر جار پێشبینی کراوە بەڵام وەک خۆی دەرناچێت ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ بەڵێ وەکو وتم ئەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشدا لە کەشوهەوادا ڕوویداوە ئەوش دیاردەی قەتیزبوونی گەرمیەوەتە بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە گۆی زەوی و هەروەها ڕوودانی دیاردەی لانینا دیاردەیەکە لە خۆرئاوای زەویای هێمن دروستە بێ 10 ساڵ جارێک 12 ساڵ جارێک ئەو دیاردەیە ئەبێتە هۆی گۆڕانکاری و کەشوهەوا لە ناوچەکانی خۆرهڵاتی ناوەڕاست بەگشتی و شوێنێک بارانی ئەبێ و شوێنێک کوشکە ساڵی ئەبێ وەکو ساڵی ڕابردوو بینیمان و ئەم ساڵیش لە چەند مانگی هەوڵی سەرەتای وەرز بینیمان لە ناوچەکانی گەرمیا وشکی بوو بەڵام لە ناوچە کوێستانەکان باش بوو. ئێمە پێشبینیەکەین ئەم بارودۆخە لە زستان و بەهاری ئەم ساڵدا کۆتایی بێ و چکە دیاردەکە لە سەر زەریای هێمن بەرەو کۆتایی ئەچێت. زۆر باشە کاک سیروان، سوودەکانی ئەم گۆڕانکاریەی کەشوهەوا کە لە هەرێمی کوردستاندا ڕووی داوە بە تایبەتی تر بارینی ئەم بەفرە زۆرەکە هەیە، ئایا تا چەند سوودی دەبێت بۆ کانیاوەکان بۆ ئاوی ژێرزەوی و بەگشتی بۆ کەشوهەوا؟ بەڵێ بێگومان بارینی بەفر نیعمەتێکی گەورەیە خوای گەورە بە ئینسانی بەخشیوە بە زەوی و ئەم بەفرە زۆرە بە تایبەتی ئێستا ئێمە دەبینین لە چەند ڕۆژی ڕابردوو هەفتەی ڕابردوو بە بەردەوامی بەفر لە سەرچاوەی هاتنی ئەو ڕووبارانەی کە دەڕژێنە هەرێمی کوردستان لە چیاکانی باکووری کوردستان و چیاکانی خۆرهڵاتی کوردستان و چیاکانی خۆشمان بڕێکی باش باراندا بەفر داباریوە. ئەم بەفرە کاریگەری باشی دەبێت لەسەر بژانەوەی سەر جەمکانیا و چەم و دۆڵەکان و هەروەها ئەو ڕووبارانەی کە دێنە هەرێمی کوردستانەوە. ئێمە زانین کە 5 ژقی گەورەمان هەیە ڕژێتە دیژلەوە، هەمویان لە سەرچاوەکانیان لە باکووری کوردستان و خۆرهڵاتی کوردستان و بەشێکی لە شاخایەکانی هەرێمی کوردستانەوە هەڵەقڵێ. ئەم بەفرە کاریگەری باشی ئەبێت بۆ ژیانەوەی ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستانە و گۆڕانکاریەکی زۆر دڵخۆشکەرەیە بۆ ئاو و هەروەها بۆ کەشوهەواش. کاک سیران، وەکو شارەزایەکی کەشناسی و ئێوە بەردەوام چاودێری ڕەوشی کەشوهەوا دەکەن، پێت وایە بە پێی پێشبینەکانی ئێوە تاکەی ئەم شەپۆلەی بەفر و سەرما بەردەوامی دەبێت ئەگەر پێمان بڵێت؟ بەڵێ ئەم شەپۆلەی ئەمڕۆ پێنجشەممە هەتاوەکو کاتەکانی شەو بەردەوام دەبێت لە ناوچەکانی گەرمیان لە کاتەکانی نزیک مەغریبەوەی تر وردە و دەکۆتایی دێت کە سات لە دوای سات و لە ناوچەکانی کوێستانەکان و ناوچە شاخە بەرزەکانی شار ئەم شەو پێشبینیەکەین بە تەواوەتی کۆتایی بێت و ئەم شەو سارترین کات و قوڵترین کاتی تۆپەڵە هەواکە دەبێت لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان. پێشبینیەکەین پلەکانی گەرما بە ڕێژەیەکی بەرچاو بچنە ژێر 0 سەدیەوە و تەم و هەروەها پێشبینیەکەی شەختەیەکی زۆر و بەستنێکی زۆر لە هەموو ناوچەکان دروست بێ بە سەنتەری شارەکانیشەوە. ئەکرێت هاوڵاتیان دوودڵی ئەویان نەمێنێت بە تایبەتی لە ناوچە گەرمیانەکان کە وشکە ساڵی نابێت ئەم ساڵ؟ بەڵێ سپاس بەخوای گەورە بە بەراورد لەگەڵ پار ساڵ تاکو ئێستا تا ئەم ڕۆژە لە هەموو شار و شارۆچکە و گوندەکان ڕێژەی بارانبارین لە چاو ینی بە بەراورد لەگەڵ ئەمڕۆ لەگەڵ پار ساڵدا بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و زۆر لە پێشە ناوچەی وا هەیە 100 میلیمەتر باران لە پار زیاتر باریوە و ناوچەیەکی وەکو کەلاریش کە تا هەفتەیەک بەر لە ئێستا پەڵەی نەدابوو و ئەم ناوچەیەش ڕێژەی بارانبارین لێ پار ساڵ زیاترە. ئەمە گۆڕانکاریەکی باش و دڵخۆشکەرەیەوە پێشبینیەکەین لە ئەم ساڵدا وشکە ساڵی ڕوو نەدات. ئەما گەر بکەمە دوا پرسیار، دەکرێت بە شێوازە لە شێوازەکان حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان سوود لەم بەفر و بارانە وەربگرن و دواتر بێتەمایی
سوودوەرگتن لەلایەن جوتیاران و یاخود بەنداوەکانەوە سوودی لێوەربگیرێت؟ بەڵێ بە ڕێژەیەکی باش ئەو بەنداوانەی کە تەواو کراون سوودێکی باشی دەبێت چونکە وەکو دەزانین کە بەنداوی باوەشاسوار کە لە ناوچەیەکی وشتی وەکو گەرمیاندایە ئێستاکە بژاوەتەوە و ئەو بەنداوانەش کە تەواو بوون ڕێژەیەکی باش ئاوی تێدایە ئەما دڵخۆشکەرەیە بەڵام ئەکرێ حکوومەتی هێرێم بیر لە دروستکردنی بەنداوی زیاتر بکاتەوە بۆی لە داهاتوودا ئەگەر ناوچەکەمان تووشی وشکە ساڵی بێ و بەنداوانە وەکو هۆکارێکی یارمەتی دەر چارەسەری ئەو شکەی دەوروبەری بکات ئاو دابین کات بۆ زەویە کشت و کاڵەکانی دەوروبەری بەڵام تا کوێستاکەی ئێمە بەداخەوە حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان بڕیاری بەنداویان دەرکردووەکو دروستکردن بەڵام تەواو نەبوون ئەوە کێشەکەیە. زۆر باشە، زۆر سپاس بۆ بەڕێز کاک سیروان حەسەن شارەزای کەشناسی لە کەلارەوە بە شێوازی ڕاستەخۆ لەگەڵمان نابووی. سپاس کام دەرفەتت بێن بەخشی. بەڵازان خۆشەویستان دەچینە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمان ئەبزانین ئیدریس چ زانیاریەکی پێوە بە تایبەتی تر لەسەر کەشوهەوا بزانین لە هەولێر بەفرباریەوە. ئیدریس سڵاوی خوا لێبێت و کەشوهەوای هەولێر چۆن ئەمڕۆ؟ سڵاوتان لێبێتۆم کاتتان باش کاک دانیال. ماوەی 18 ساڵ دەبێت لە هەولێر بەفر نەباریوە بەم جۆرەی ئەمڕۆ. هەڵبەتە کاتژمێرێک بەر لە نوێژی بەیانی بەفربارینەکە دەستی پێ کردووە تاوەکو کاتژمێر 6.5 بەیانی بەردەوام بووە. تاوەکو ئێستا ڕێژەی بارانباری لە هەرێمی کوردستان 141.3 ملی تاوەکو ناوەڕاستی ئەم مانگا تۆمار کراوە. بەفربارینەکەی ئەمڕۆژ لەگەڵ ئەوەی کە ڕێژەیەکی زۆر بەفرباریوە هاوڵاتیانیش ئێستا هاتوونەتە دەرەوە بۆی کەشێکی خۆش وەرگن و یاخود کاتێکی خۆش بەسەر بەرن. لە پشتی منەوە کۆمەڵی گەنج لێرە هەن بووکە بەفرینیان دروست کردەوە. من پێم خۆشە بچمە لای ئەوان بزانم ئەوان بۆچی هاتوونەتە دەرەوە بۆ ئەمڕۆ بۆچی لێرن. سڵاو لێبێت، چۆن ئەم بووکە بەفرینیەتان دروست کردەوە ئەمڕۆ؟ سەرەتا بەخێر بێن. ئێمە وەکو خەڵکی ناحیە کەنزان هەستاین بە دروستکردن بووکە بەفرینە وەکو خۆشیەک و هەمومان بەشدار بووین پێکەوە و لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا ئێستاش پۆزەوەی خەڵکی کەس نەزانی بی یا الله ڕاوەستم زعادە چ بکەن ئێستا پۆزەوەی خەڵکی کەس نەزانی بی دیارە بەفرەکە هەولێر نەگرتەوە بەمودەشی کم باریە بەڵام قەڵای زەردی کەس نەزانی سوی پۆشیوە زیاتر لە 20 ساتین بەفر الحەمدوللا سوپاس و شتاش بەخوای گەورە بەفرێکی باش باریوە. ئەستا چەندێک پێوە بووم بۆی ئەم بووکە بەفرینە؟ نزیکی 9 سعات وەکو گەنجانە بەشدار بووین و بە چەند کەسەوە دروستان کرد؟ ئەو جەماعەتە بوون. دەستان خۆش زۆر من جگەلەوەی کە تۆپە بەفرینیان پێدادان هیچ فۆنەکەم لە ژێ کەوتە خوارەوە نازانم. هاوڵاتیان بەگشتی هاتوونەتە ئێرە بۆی بەشدار بوون لە خۆشوەرگرتن سەبار بە بەفربارینەکەی ئەمڕۆ. من دەمەوێت لەگەڵ هاوڵاتیان دیکە ئەوانەی کەوا لێرن قسە بکەم. سڵاو لێبێ مامەجان. پێم بڵێ چۆنێتەوە ئێستا لێرەی لە دەرەوەی هاتووی بۆ شارەزایانی کەشناسی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕایانگەیاند کە ئەگەر ئەم چوارشەمە و پێنجشەمەیە لە هەولێر بەفر نەبارێت ئەم ساڵ نابارێت. بە سپاس بۆخواکە بەفرێکی کەمێک باریەوە لەو ناوچەیەدا و کە بۆ تەمای دڵخۆشببوونی هاوڵاتیان لەو ناوچەیەوە کاریگەریکی باشیشی دەبێت لەسەر کەشوهەوا. بەڵازان خۆشەویستان ڤیدیۆکمان هەیە لەوەی کە کاتێک کە بەفرێکی زۆر دەبارێت لە ناوچەکاندا گەنجان و منداڵان بە تایبەتی تر شێرە بەفرینە دروست دەکەن. لە پارێزگای هەڵەبجە کەسێک شێرە بەفرینەیەکی دروست کردووە کە پێم وابێت بە شێوازی وەستانی نوێژ دروستی کردووە کە نوێژ دەکات پێکەوە بینەری ڤیدیۆک دەبین لەو بارەیەوە. سپاس بۆ ئامادەبوونتان لەم ئیشە. لە ڕاستیە ئێمە ئەم بەفرەباریە توانین بڵێن مێژوویەکی جوان بوو بۆ وڵاتەکەمان
ئەمانوێت لێرە پەیامێ بگەێنین کە دڵخۆشین کە سوزدەی شکرانە بین بۆی خی گەورە زیاتر ببارێنی زیاتر ڕەحمەت و بەرەکەتی بەدواوێ و لێرە ئەم پێکەرەمان هەر لە خودی بەفرەکە دروست کرد کە دەلالەتە لە چۆنەڵی ڕازی بوون دەلاتە لە خۆشی دەربڕنی دەلاتە لە سوزدەی شکر هەموو ئەوانە لە خۆگرێت. سەرەتای ئەمە فکرەکە لەگە مامۆستا سۆرانی برام گەشتینەوەی کەوتمان بە فریشی واباری و بۆی نەچێتەوە ئێمە بتوانین شتێکی لە دروستکەین لە وڵاتان فستیڤاڵی ساڵانەکرێت لەسەر بەفر لەسەر سەهۆڵ ئێمە بتوانین هەر ماچێتێکیش بە خۆشحاڵی خۆمان بەو شەوە دەرپایامی خۆمان بگەێنین گەشتنەوەی کە پێکەرێکی لەو شەوە دروستکەین ئەمڕۆ دووەم ڕۆژە شتیاکەینەوە بەرەو کۆتایەچین. هەر وەکو پێم وتی لە سەرەتا ئەمە وەکو شکرێکە وەکو ڕاستیبوونێکە بەو جوانەی کە وڵاتەکەمان بەخۆوە بینێت و داواکەین باشتر بێ و بەرە باشتر بچێت. دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری دۆمی بەرنمەکەماندا باز لە هاوکاریکردنی خەڵکانی کەم دەرامەت دەکەین لە کاتی تنگانەدا بزانین تا چەند پێویستە هاوڵاتیان مسلمانان هاوکاری یەکتری بکەن و ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتەن بابەتە و پێغەمبەری ئازیزمان صلی الله عليه وسلم چۆن باسی چاکەکردنی کردووە لە نێوان مسلماناندا و هەروەها باز لەوەش دەکەین کە ئادابەکانی چاکەکردن و هاوکاریکردن چین. دەچین لای میوانەکەمان لە کەرکووکەوە مامۆستا فەرمان خەریب بانخواز مامۆستا سڵاوی خوا لێبێت و سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی. بەڵێ عەلەیکوم سەلام ورحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. بسم الله الرحمن الرحیم. خی گەورە پاداشی جەنابشتان داتەوە و سپاس بۆ ئەم دەرفەتە. من یەکەم فەرمان نیم مامۆستا فەرحان بەڵێم دیارە کاری خێرخوازی خاڵت ڕازی بێ کاری خێرخوازی هەر لەگەڵ هاتنی ئیسلام و دەرکەوتنی خۆری ئیسلام پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام یەکێک لەو لایەنەی کەوا لە بیری نەکردووە و تەکیدی لێکردوێتەوە دینی ئیسلامش کەوا بە زیاتر تەرکیزی کردوتە سەری فەقیر و هەژار و کەم دەرامەتن بەڕاستی هەر ئەوانەشی کە حاڵی بوون کە ئەم دینە زۆر پاڵپشتی فەقیر و کەم دەرامەتە زیاتر بەرەو دینەکە هاتن. خی گەورە ئەم بابەتەی هەر وەکو ڕوکنش داناوە نەک وەکو سەدەقە وەکو خێرێکی ئاسایی هەر ڕوکنە لە ئیسلامە زەکات ڕوکنە کە ئەبێ ئینسانی مسلمان بەشێکی لە ماڵ و سەرۆت و سامانەکەی دابین بکە بۆ خەڵکی فەقیر و هەژار کە خوای تەبارەک و تەعالا بەو چینەی نەداوە بە هەندێک چینی داوە ئەوە واجبە نەک هەر وەکو ئەوەی خەڵکێک وا تێبگات چاکە لەگەڵ فەقیر و هەژارەکان نە بەڵکو ئەوە فەرزە لەلایەکەوە ئەنجا دواتر ئەوانەی دیکە دێ کە سەدەقات دێ کە پارەی خۆت ببەخشی بە فەقیر و هەژار بە تایبەتی لە کاتی لێ قەومان و لە کاتی حاڵەتێکی تنگانەیە. مامۆستا فەرحان لە کاتی تنگانە و لە کاتی ناڕەحەتی یاخود ڕووداوێک ڕوودەدات لەو ناوچەی کە مسلمانانی تێدایە تا چەند گرنگە لەو کاتەدا زیاتر لە کاتانی تر هاوکاری یەکتری بکرێت بە تایبەتی تر لە ئێستادا کە وەرزی زستانە زۆرێک لە ماڵانی کەم دەرامەت نەوتیان نییە ئەمە تا چەند گرنگە لەم کاتەدا نەوت ببەخشین یاخود بە شێوازی لە شێوازەکان نەوت بۆ ماڵانی کەم دەرامەت و هەژارەکان بکڕین. بەڵێ
زۆر ڕاست ئێمە لە حاڵەتێکی کە شتێک ڕوو ئەدا بۆ نمونە کە سەرما و سۆڵە دێکە بەفر ئەبێ ئێمە خۆمان دیقە دەدەین خەڵکەکە زیاتر پێداویستەکانی زیاد دەکا لە کۆمەڵێ ڕووەوە بۆ نمونە حتا ئەمشەو ئێمە لە ماڵێک بووین کە هەندێک گەنجیان هەیە کرێکاریەکەن ئەتوانن بژێوی ڕۆژانە دابینکەن بەڵام لەم کاتەیە بۆ ئەی سەرما و سۆڵە و بەفرەوە کرێکاریەکەش نییە بۆیە ئەمان لە ماڵەوە دانیشتوونە ڕاستە دووسێ گەنجیان هەیە بوو ئیشی ئەکرد ئەڵام ئیسە ئیشەکەشیان نەما کرێکاریەکەش نەما بۆیە زۆر زەرورە ئێمە لەم کاتەیە لە کاتێکی ئاوایە بە دەمیانەوە بچین ڕەنگە ئەوەی سۆبەیەکی بچوشی هەبوو بێ لە ژوورێکە ئێستا سەرماکە زیادی کردووە ڕەنگە دوو سۆبە بەشی بکە ڕەنگە چەند جارە نەوتی کەمتر بەکارەهێنا ئێستان ئەبێ بەبەردەوام سۆبەکە ئیش بکە بۆیە بەڕاستی ئێمە پێمان خۆشە خەڵکی هەست بە دراوسەکەی بکە بە خەڵکی گەڕکوبانەکەی بکە هەرچەنە لە ئەسڵە ئەمە ئیشی حکومەتە ئەمە ئیشی دەسەڵاتە ئەمە نەک ئێمە یەک خەفەت بخۆین لە دراوسەکەمان ڕاستە واجبەوەکو مسلمان لە سەرمان بەڵام ئەگەر دەسەڵات هەڵ نەسا پێی ئەو کاتە ناچار ئێمە خەم بخۆین ئێمە خۆ دەستیان لێبەر نادەین وەکو مسلمان وەکو مامۆستایانی ئاینی باسیەکەین کە خەڵک سۆبەی پێویستە کە خەڵک نوتی پێویستە کە خەڵک ئیسە ئیشەکەشی وەستاوە حتا من دێنێکە لە ماڵێک بووم کوڕێکیان هەیە تاقێک ئەچێ بۆ مەکتەب تاقێکیشیان دێتەوە بۆ کرێکاریەکەی ئیستا ئەوەش نەماوە بۆیە بەڕاستی ئەبێ ئەو پێداویستیانیان بۆ دابینکەین خێرێکی گەورەیە زۆر کەسەیە چاوی لە خەڵکەکە لە ڕووی مادیەوە هاوکاری بێ بە تایبەتی لە موسمانەیە کە لە ماڵەوە گیریان خواردوو. مامۆستا فەرحان تا چەند گرنگە موسڵمانان کاتێک کە شتێک دەبەخشن ئەو شتێک کە بەلای خۆیانەوە زۆر گرنگ و زۆر پیرۆزە لەیان بیبەخشن و تا شتێک ببەخشن لە پێناو خۆی گەورەکە لەلایەن زۆر خۆشەویسترە ئەمە تا چەند گرنگە لە کاتی بەخشینە چونکە تۆ ئەو ماڵە یاخود ئەو شتی کاتە دەیبەخشیت لە پێناو خۆی گەورەیە دەیبەخشیت بۆیە دەبێت باشترین شتێک ببەخشی کە لە پێناو خۆی باڵا دەستا بێت. بەڵێ زۆر ڕاستە خۆی تەبارەک وتەعالە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێت لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون ئێوە پلەی چاکسازی و پلەی ئینسانێکی چاکەساز بەدەست ناهێنن حتاکو ئەوە نەبەخشن کە خۆتان پێتان خۆش بۆیە بەڕاستی ئێمە خۆی تەبارەک وتەعالە داوای ئەوەمان لێ کردووە کە ئەگەر شتێک لای خۆمان خۆشەویستە ئەوە ببەخشین کە شتێک لای خۆمان نەکو بۆ نمونە ئیسانتێ خەڵکمان هەیە ئەگەر جلێک ئەبەخشێ ئەو جلەی کە کۆنە تازە پێویستی نییە ئەیدا بە فەقیر و هەژار یان سۆبەیەکی شکاوی هەیە سۆبەی تازەی کڕیوە یەڵا سۆبەیەکی شکاو ئەدا بە فەقیر و هەژار ئەو لە ماڵ ئەو فەقیر و هەژارش ئەو سۆبە ڕەنگە بە کەلکی بەکارهێنان نەیە ڕەنگە هێز بکە ڕەنگە عەزیەتیان بدە بۆیە قسەکەت قسەی جەناب زۆر بەجێ لە شوێن خۆیەتی کە ئێمە ئەگەر کاتێک شتێک ببەخشین ئەبێ ئەوە ببەخشین کە لە دڵمانە عەزیزە کە ئەوە ببەخشین کەوا بەکەڵکە زیاتر بۆ فەقیر و هەژارەکە بەکەڵکە بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لن يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه ئیمانی هیچ مسلمانێک ئیمان هیچ کام لە ئێوە کامل نابێ هەتا ئەوەی بۆ خۆت پێت خۆشە بۆ بەرامبەرەکەشت پێت خۆش نەبێ یعنی چۆن بۆ خۆت پێت خۆشە کاڵایەکی باش هەبێ سۆبەیەکی باش هەبێ بۆ نمونە لەم کاتەیە یان نەوتێکی باش هەبێ ئەبێ بۆ بەرامبەرەکەشت ئەوت پێخۆش بێ ئیتر بەڕاستی ئەوە نیشانەی کاملبوونی ئیمانە ئەوە کە ئەڵێ ئیمانی کاملنی ئەگەر وانەکە یعنی ئەگەر کەسێک باشەکە ببەخشێ چاکەکە ببەخشێ بە پێچەوانەوە معنای ئەوەیە ئیمانی کامڵە. زۆر ڕاستە مامۆستا فەرحان خۆی باڵا دەست لە سوورەتی بەقەرە ئاەتی 271 دەفەرمێ و چاکەکانتان بە ئاشکرا ببەخشن کارێکی باشە بەڵام ئەگەر بەنهێنی بێت ئەوە باشترە بۆ ئێوە لێرەدا خۆی باڵا دەست ڕێگەی داوە بە هەردوو شێوازەکە ببەخشین کاری چاکە ئەنجام بدەین زۆر جار کەسانێکگەن ڕخنە لەوە دەگرن کە پێویست دەکاتەوە بێت ئەم بەخشینە بە شێوازێکی ئاشکرا بکەیت هەموو شتێک لە کات و لە پێداویستی خۆیان دەکرێت یان بە ئاشکرا بە یاخود بەنهێنی بە بۆ نمونە ڕێکخراوێک یاخود دەستگایەک هەڵدەسێت بە کۆکردنەوەی نەوت بۆ چەندین ماڵ هەر کەسەوە لای خۆیەوە بە ئاشکراوی باتەوە ڕێکخراوە بیبەخشێت ئەمەش بۆ خۆی گەورەیەکەوە خێرێکی زیاتری هەیە. بەڵێ دیارە ئێمە بەخشین و سەدەقات و زەکات خۆی تەبارەک وتەعالە چۆن باسی کردو ئێمە لەو ڕوانگەوە سەیریەکەین نەک لە ڕوانگەی قسەی خەڵکەوە دیارە ئێمە لە دینی پیرۆزی ئیسلامە
ڕاستە فەرمان کراوە هەندێک کردەوەی نهێنی خۆمان هەیە هەندێک چاکەی خۆمان هەیە هەندێک عیباداتی خۆمان هەیە بیشارینەوە ئینسانێک کە بۆ خۆی شەونێژەکە ئینسانێک کە بۆ خۆی دووشەم و پێنجشەم بە ڕۆژووە ئینسانێک لە کاتێکا بۆ نمونە لە ڕۆژێکە 1000 سەڵەوات لێدا ڕەنگە پێویست نەکات لەم لاولا باسی بکە بەڵام لە عیباداتە ئەگەر بتوانی عیبادەتەکەت ئاشکرا بکەیت و نیەتەکەت خاڵص بێ بۆی خەڵک چاو لێ بکە ئەوە ئەجرەکەی گەورەترە چونکە خوای تەبارەک و تەعالا کە لە قورئانە باسی کردووە فەرمێ بە سڕ و بە عەلانیەت ئیشەکەن مسلمانان بە سڕ و بە نهێنی و بە پەنهان و بە ئاشکرا ئەنجا من لێرەیە ئەگەر پێویست بکە بۆ نمونە هەندێک فەقیر هەیە کە لە گەڕەکوبان لە شارەکەیە ڕێژەیان زۆرە من ناچارم بیدەمە ڕاگەیاندن بۆی خەڵک بەدەمەوە بێ ناچارم جار وایە کەسێک لەسەر شاشە دەرخم بۆی خەڵکەکە بیناسێ ئەجینا ئەگەر ئێمە ئەوەندەمان بەدەستەوە بێ و ڕێکخراوەکان ئەوەندەیان بەدەستەوە بێ من دڵنیام لەوەی کە نایدێنە ڕاگەاندن بەڵام ئێمە دیقەت دەدەینە ئەو ڕێکخراوانە ئەو گەنجانە ئەو لایەنانەی کەوا کاری خێرخوازی ئەکەن کە ئەگەر بیدەنە ڕاگەاندن خەڵکێک لەم ڕۆژەیە زیاتر ئاشنا بێ بەکارەکانیان خەڵکێکی ئەوش پێی خۆشە بەشدار بێ بەڕاستی ئەجری گەورەیە و جۆ بەو قسانە نەدەن کە ئەڵێ ئەبێ ڕێکخراوەکان ئەگەر بۆ خوایەنە بەنهێنی بێشتیوانە ئێمە هەمومان ئاگامان لە نیەتی خۆمانە سواز بەخوای گەورە ئەو ڕێکخراوانەش هەمووی لەسەر ئەساسێکی خێرخوازی و ئەجر و پاداش دامەزراوە چونکە ئێمە کە ئەڵێن کاری خێرخوازی طبعا ئێستاوانی کاری خێرخوازیەکەن هەندێک دەستەواژە هەیە کاری خێرخوازی لەگەڵ کاری خۆبەخشی فەرقی هەیە کەوتمان کاری خێرخوازی سەرچاوە لە دین و ئیمانەگرێ بە خێرەکە بە ئومێدی ئەوەیە خوای تەبارەک و تەعالا پاداشتی بداتەوە بەڵام شەرت نییە کاری خۆبەخشی بەو معنایە بێ کاری خۆبەخشی هەندێک ڕێکخراو هەیە لە ئەوروپا هەندێک ڕێکخراو هەیە حتا بۆ لایەنی ئاینیشیان نییە کاری خۆبەخشیەکەن یعنی وەکو مرۆڤایەتی ئەوانش ئەیکەن بەڵام ئێمە ناومان ناوە کاری خێرخوازی هەر لە ناوەکەی دیارە لە منتەڵەقی ئیمان و عەقیدە و ئیسلامەتی و سەرچاوی گرتو مەبەستمانە ئەو پەڕی سوود بگەێنین بۆیە دیارە داومانە ڕاگەیاندن و خەڵکێکش هاوکارەکانی خۆیان بدین و بیگەێنن ئینشاءالله تەعالا زۆر باشە مامۆستا فەرحان زۆر جارکاری چاکە یاخود بەخشینە دەکەین دەیبەخشینە ئەو کەسانی کە زۆر خۆشەویستن لە لامان بەڵام پێغەمبەری عزیزمان درودی خوای لەسەر بێ دەفەرمێت باشترین چاکەکردنێک و خێرکردنێک ئەوەیە کە تۆ بیبەخشیتە کەسێکە ڕقی لێتە ئەمەش لە پێناو ئەوەی کە هاوکار لەگەڵ بەخشینەکەدا تەبایی و ئاشتی بێتە ئاراوە تا چەند گرنگە مسلمانان کاتێک کە دەبەخشن ئەو کەسانش کە ڕقیان لە یاخود قسەی لەگەڵ یانی هەر پێی ببەخشێت بەڵێ ئێمە کاتێک ئەبەخشین طبعا وەکو فترە وەکو ینی خۆرسکێکی مرۆڤایەتی دایما مەیلی بۆ ئەوە ئەڕواکە مەحەبەتی بۆیەتی خێرەکەی بداتە ئەو بەڵام لە دینی پیرۆزی ئیسلامە ئەو شتە ئەو هانیە ئێمە ڕاستە مافەکان لە سەربان بۆ من ئەگەر کەسێک هەژار بێ و خزمت بێ ئەوە حەقی زیاترەکە هەژار بێ و خزمت بێ مسلمان بێ حەقی زیاترەکە بەڵام لە هەمان کاتە ئێمە نمونەی زۆرمان هەیە لە شەرعە کە بۆ نمونە ئەبوبەکری سدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو کەسەی کە چەندین ساڵ بە خاوەنی کرد ئەو گەنجەی کە چەندین ساڵ ئەبوبەکری سدیق پارەی ئەدا پێی لەو کاتێک کە بوهتان ئەکرێ بۆ دایکمان عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ خوای گەورەش قورئاندا ئەگرێ ئەڵێ بەریئە پێش ئەوەی قورئاندا بەزێ بڵێ دایکمان عایشە بەریئە ئەو بوهتانێکە منافقین کردویانە ئەبوبەکری سدیق تووڕا بێ ئەڵێ تر من ئەو پیاوە بە خاوەن ناکەم و دیارێ لە من بەدووە هاوکاری مادی ناکەم بەڵام خوای تەبارەک و تەعالا ئاەتێکدا ئەگرێ کە ئەوانەی کە بۆ خوا بەخشیویانە ئەوانەی کە تا ئیستا لەبەر خوا بەخشیویانە ئەبێ هاوکاری ئەوانش بکەنەوە بۆیە ئەبوبەکری سدیق سەرڕای ئەوەی کە ئەو پیاوە بوهتانی بۆ کچی کردووە لەو پەشیمان ئەبێتەوە کە دیقە دەداتە شەرعی پیرۆزی ئیسلام هاوکاریەکان ئەگەڕێنێتەوە شوێنی خۆی ئاەتەکە جێبەجێەکە ئێمەش یەکێک لە مەبەستەکانی دینی پیرۆزی ئیسلام لە هاوکاری ئەوەیە پەیوەندی نێوان کۆمەڵگا بەهێز بکرێت لە ناو دراوسیەکان بەهێز بکرێت لە ناو گەڕەکوبان بەهێز بکرێت پەیوەندی بینی هەژارەکان و خەڵکی دەوڵەمەند بەهێز بکرێت هەژارەکان ڕقیان لە دەوڵەمەندەکان نەبێتەوە ئەوانەی ئەبەخشن و ئەوانەی نەبوونن مەحەبەت بکەوێتە بینیانەوە بۆیە ئێمە مەبەست مەحەبەتەکە بکەوێتە بینیانەوە ئەنجا ئەگەر هەر مەحەبەت هەبێ
ئەی ئەوانەی کە مەحەبەت نییە لە بینمان ئەی ئەوانەی کەوا دڵیان زیز بوو ئەوانەی عادز بوونە لە هەندێک خەڵک بۆیە بەو بەخشینەکە کە ئەچیتە دەرگاکەی و کە ئەگەر نەوتێک بێ ئەگەر سۆپایەک بێ ئەگەر مەبلەغێک لە پارە بێ ئەگەر دیارێک بێ ئەبێ دانیشی لە ماڵەکە و ئەی بەخشی پێی بەڕاستی گەورەی ئەو ئینسانە دەرەخا کە جۆ نادا بە شتی نەفس و هەوای خۆی جۆ نادا بە حەزەکانی خۆی ئەم لەبەر خاترخوا ئەبەخشێ بەڕاستیش ئەو پەڕی ئیخلاص بەو کارەوە دیارەکە ڕەنگە کەسێک زیزبوونێک لە بینیانە بوو بێ ئەنجا بەوە ببەخشێ. زۆر باشە مامۆستا فەرحان تا چەند گرنگە خەڵکانی کەم دەرامەت و هەژارانیش ببەخشن ئەگەر بە ڕێژەیەکی زۆر کەمیش بێت. پێغەمبەری عەزیزمان درودی خوای لەسەر بێ دەفەرمێت بەخشینی درهەمێکی کەسێکی هەژار بەرامبەرە بە بەخشینی 100,000 درهەمی کەسێک کە دەوڵەمەند و پارەدارە. ئەمە تا چەند خێر و چاکەیەکی زیاترە بەو کەسانەوە فرسەتێکی زۆر باشە بۆی کە بەپی توانای خۆی بەپێ ئەوەی کە خۆی هەیەی بتوانێت ئەوی ژەر هاوکار بێت لەو بەخشینە و لەو خێر و چاکەیەوە تەنها چاوەڕێ ئەوە نەکات کە تەنها بۆی بێت و وەری بگرێت بەڵکو ئەویش هاوکار بێت لە بەخشین بە کەسانی دیکە. بەڵێ دیارە هەژار کە بەشدار بێ لە بەخشین ئەوشە ئەو بەشێکە لەو پلانەی کە ڕێکخراوە خۆ بەخشیەکان هەیەە و کە خێرخوازیەکان ئەمانە ئێمە بۆ نمونە ئەگەر ئیسە نەوتمان پێویست بێ مەرجنیە کەسێک بێ بۆ ئێمە 5 بەرمیل نەوتمان بۆ بێنێ ئەتوانێت بە نیوجلیکان ئەتوانێت بە دەبەیەکی بچووکش بهێنێ ئێمە زۆرێک لە قوتابخانەکان هەیە کە پەیوەندیمان پێواکەن ئەڵێن مامۆستا نەوتمان نییە ئێمە پێشنیاریان ئەدەینێ ئەڵێن مامۆستا جەنابە دووەکو بەڕێوبەر بە قوتابیەکان ڕابگەیەنە هەچ قوتابیە کەچ خوێنکارێک سبەی کە دێتەوە ئەگەر دەبەیەکش ئەو دەبەی دوولەتریەکان دەبەی بیپسیەکانش بێ لەگەڵ خۆیان بێنێ دیقەدە دەی 500 قوتابیان هەیە 500 دوولەتری دێ ئەکاتە 1000 لەتر. ئێمە ئەمە هەم لە ڕوویەکەوە کە هەژارەکان بەشدارن لەوەی ئەوانش ببەخشن لە ڕوویەکشەوە کاری ڕێکخراوەیی شەرت نییە ئیلا بە مەبلەغی گەورە بۆی بێ ئەتوانین بە مەبلەغی بچووک هەر کەسە لە لای خۆی ئەوەی کە ئەتوانێت بە جۆرەی توانە ببەخشێ بۆیە بێتە خەرمانێکی گەورە دواتر ئەو خۆ ئەو خێرخوازانەیان ئەو ڕێکخراوانە گشتی کۆ ئەکەنەوە سوودی لێ ئەبینن. بۆیە ئێمە حتا لە شەرعی پیرۆزی ئیسلامە ئەگەر دیقەت دەینە زەکاتی سەرفترە زەکاتی سەرفترە خۆی لەسەر فەقیر و هەژارش واجبە ئەگەر بەس ئەوەندە خواردنی جێژنەی هەبێ ئەبێ ئەوانش ببەخشن. یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە ئەم فەقیر و هەژارانش فێر بن ئەوانش ببەخشن چونکە بەڕاستی لە حقیقەتە بەختەوەری لە بەخشینایە بەختەوەری لەوەیە کە ئینسانێک ببەخشێ فێر بێ دەستکاتە باخەڵی دەستکاتە جورفانی شتێک ببەخشێ ئەوە بەختەوەری حقیقیە نەک شتێک وەرگێ بۆیە بۆ ئێوانش لەو بەختەوەری و لەو ئەجور پاداشتا بەشدار بن بە شتێکی کەمش بێ لای ڕێکخراوەکان لای ئەو کەسانی کە خێرخوازن کۆی ئەکەنەوە و ئەتوان لە شوێنی خۆیان دابەشی بکەن. زۆر باشە مامۆستا کاتمان تەواو بووە زۆر سپاس بۆ مامۆستا فەرحان غەریب لە کەرکووکە و بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابوویت سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی. بەڵا زان خۆشەویستان بڕگەیەکی دیکەمان هەیە لە پەیامی ڕۆژ کە لە سوۆسیال میدیاوەیەوە هەوڵ دەدەین ئەو بابەتانی کە لە سوۆسیال میدیا گرنگیان هەبووە ئێمەش لە ڕێگەی بەرنامەکەمانەوە بۆ ئێوەی ئازیزی بگوازینەوە ڤیددیۆیەکمان هەیە کە ئامێرێکی بە فرماڵین پەکی کەوتووە پێکەوە بینەری ئەو ڤیددیۆیە دەبین. فرماڵە بە حساب بە فرەماڵ نییە تەنکەرە تەنکەرێکی عادی زەعیف بە حساب ئەمە بە فرەماڵی کۆمپانیایە تخوا بە فرەماڵە بە حساب ئەم جادە کۆمپانیا وەری گرتووە بە فرەکەی بماڵێ یعنی تۆ خۆتان سەیریکەن لە کوێ پەکی کەوتووە کاکە حەدی یەقەل وەرن لای بن جادەکەی گرتووە بە فرەماڵەکە جادەکەی گرتووە جادەکە ئەو بە فرەماڵ نییە کاکە ئەو ڕابواردنە. بەڵازان خۆشەویستانەوەی بینیتان دیمەنی لە کارکەوتنی ئامێرێکی بە فرماڵی بوو کە پێم وابێت ناوچەی هەورامانە چکە بەفرێکی زۆری تێدایەوە ئەو هاوڕێژ هەر خەڵکی ئەو ناوچەیە لە هەرێمی کوردستاندا لە ئێستادا لە شارەوانی و تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاوبانەکان و ئەم بەیانیەش
لە شاری سلێمانی 6 مەتری لە شەقامی 6 مەتری بەفرێکی هێچکا زۆرباری بوو. ئامێرەکان خەریکی ڕاماڵینی بەفرەکە بوون. بەڵازان خۆشەویستان بڕگەیەکی دیکەمان هەیە بەوەی کە مامۆستایەک لەبەر نەبوونی کارەبا لە بەردەم چرایەکدا خەریکی سەحکردنی ئەو ئەمتیحانانەیە و تاقیکردنەوەیە کە قوتابیەکانی ئەنجامی داوە. ئەگەر دیمەنەکەمان هەبێت برادەران بیخەنە سەر شاشە لە هەرێمی کوردستاندا ساڵ لە دوای ساڵ هەمومان بەدەست قەیرانی کارەباوە دەناڵێنین و بە تایبەتی تر ئەو ناوچانەی کە شاخاوین و دوورە دەستن زیاتر کێشەی بوونی کارەبایان هەیە ئەوەی کە دەیبینن دیمەنی سەحکردنی تاقیکردنەوەکان لەلایەن مامۆستایانەوەیە کە تاقیکردنەوەیان ئەنجامداوە قوتابیەکان بەڵام لەبەر نەبوونی کارەبا لە بەردەم ڕووناکی مۆبایلەکانیان سەیری ئەو تاقیکردنەوانە دەکەن کە قوتابیەکانیان ئەنجامی داوە. لە هەمووی گرنگتر ئەوەیە کە پێویستە قوتابخانە و فەرمانگەکان کارەبایان بۆ دابین بکرێت بەڵام بەداخەوە ئەوانیش بەدەست نەبوونی کارەباوە دەناڵێن. بڕگەیەکی دیکەمان هەیە بەڕێوەبەری بەنداوی دووکان دهۆکە کە بزانین ڤیدیۆیەکە لەو بارەیە بزانین چی دەڵێت پێکەوە بینەری دەبین. ڕۆژانە چەند ڤیدیۆ بەردەوام بوو سکرێت هۆکێ تێدایکردن لەو ڕۆژیە بۆ تیمێک ئەندازیاری گوش 5 ئەندازیارە پێکدێنێت ڕێبەبەریەمە هەندێک ژێت کۆمپانیەکە تایبەت بوون هەڵبوون بۆ هەندێک و کارێ چارەسەرکردنا هەم ئەو کێشە تەکنیکی ئەوێت هەنگ سکری بکەین و تقریبا نێژێکی بژین 3 دەمژمێرە دەرەستە نزمیە 55 مترات چینە خاڵی بڕجێمە ئاسێ بووە بژین ئاسانسۆر یاما ڕاستیای و تیم هەمیە شۆل دەین بزانین کۆدێ حتا چ وەخت مین نەفێدێ پەرەڤە بوو یعنی ئەوە ڕیدای نوکەل سکرێت و کە حتا نوکەژی تقریبا نێزێکی دەمژمێر 10 دقیقە شتامپنا بە ئاسانسۆرە داینێن گەل هەمیە تیمی ئەندازیاری وڵازان خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامی پامی ڕۆژمان پێشکەشکردن لە هەر جێگەیەگەن هیوای تەندروستێکی باشتان بۆ دەخوازن و بە تایبەتی تر شۆفێران زۆر پابندی ڕێنمایەکانی هاتوچۆ بن و تا دەتوانن نێنە دەرەوە لە ماڵەکانیان دابن بەو پێیکە شەقامەکان بەفرێکی زۆری تێدایە و ئۆتۆمبیلەکانیان دەخلیزکێت کە ئەم بەیانێ من بە چای خۆم چەندین ڕووداوم بینی کە کاتێکاتم بۆ پەیام پێویستە و گرنگە شۆفێران زۆر ئاگاداری خۆیان لەم سەروبەندەدا و هیوای تەندروستێکی باش بۆ ملایەکتان دەخوازین تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ.